کۆمەڵگەی بارزی ناحکومی لە ساڵی 2016 لە سەرڕوبەری 26,000 مەتر دووجار دامەزراوە. یەکەمین وەرزی وەرگرتنی قوتابیانی پۆلی 12 دەگەڕێتەوە بۆ ساڵی خوێندنی 2017-2018. کۆمەڵگەی بارز بەمبەستی گرنگیدان بە توانستی قوتابی گشت پێداویستیەکانی بۆ قوتابیان فراهەم کردووە. کۆمەڵگەی بارزی ناحکومی جگە لەلایەنی فێرکردن و زانستی گرنگیەکی زۆری بەلایەنی پەروەردەیی دەدات و خۆی بە بەرپرسیار دەزانێت لە بەرامبەر خێزان و کۆمەلگا. بە هاوکاری مامۆستایان و ستافی ماندوونەناسی کۆمەلگاکەمان ساڵ دوای ساڵ توانیمان نەوەیەکی سەرکەوتوو پێبگەێنین. ئامانجمان پێگەیاندنی نەوەیەکی ڕۆشنبیرە. کۆمەڵگەی بارز ڕێگایەک بۆ کۆمەلگایەکی ڕۆشنبیر.